دروستبوونی چینایەتی، کەڵەکەبوونی قەرزێکی بێشومان لەسەر حکومەت، بێکاری و هەڵئاوسانی زیاتری نرخی شتومەک و کەمبوونەوەی سوتەمەنی لە گرنگترین هۆکارەکانی ڕاپەڕینی گەری سریلانکا بوو دژی بنەماڵی ڕەجەب پاکسای و فەرماندارانی ئەو وڵاتە. هەرچەندە هاوشێوەی هەرێمی کوردستان دەوڵەتی سریلانکا خاوەنی داهاتێکی سروشتی زەبەلاحی وەک نەوت نییە و تەنها پشت بە فرۆشتنی چاولایەنی گەشتیاری و کشت و کاڵ دەبەستێت، بەڵام دۆخی خزمەتگوزاریەکان و ژیان لە وڵاتە بەراورد بە هەرێمی کوردستان زۆر باشترە و خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک کارەبا و بژێوی تاک تا پێش دەستپێکی جەنگی ئۆکرانیا لە ئاستێکی باڵادا بووە. ئەوەی بووەتە هۆی ڕاپەڕینی گەلی ناڕازی سریلانکا حکمی بنەماڵە و کەوتنەژێ کاریگەری وڵاتەکەیان بە جەنگی ئۆکرانیا بەو پێی دۆخی ئابووری وڵاتەکەیدا ڕووخاند و بەهای دراوی ئەو وڵاتی بەرامبەر دۆلاری ئەمریکی بە ڕێژەی لە 100% دابەزاند. چاودێرانیش پێیان وایە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەراورد بە سریلانکا زۆر باشترە، بەڵام دۆخی هاوڵاتیەکانی ئەگەر لە وڵاتە ڕاپەڕیوە خراپتر نەبێت باشتر نییە. دەسەڵاتی سریلانکا لە ماوەی 20 ساڵی فەرمانڕەوایەتیدا 51 ملیار دۆلار قەرزیان هێناوەتە سەر گەلەکەیان. هاوشێوەی هەرێمی کوردستان سەرڕای بوونی سامانی سروشتی و بوونی 21 مەرزی فەرمی و نافەرمی لە ماوەی چەند ساڵێکدا 31 ملیار دۆلار قەرزیان هێناوەتە سەر هاوڵاتیانی هەرێم. دانیشتوانی سریلانکا زیاتر لە 25 ملیۆن کەسە و سەرڕای قەیرانی دارایی، بەڵام هیچ کات موچەی فەرمانبەرانی ئەو وڵاتە پاشەکەوت یاخود نەبڕێنراوە. کەچی سەرڕای کەمی ژمارەی دانیشتوانی هەرێم کە 6 ملیۆنە، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان 10 ملیار دینار موچەی خۆرانی بە ناوی جۆرا و جۆرەوە نەداوە. لە ڕووی جوگرافیەوە سریلانکا دەکەوێتە باشووری ڕۆژ ئاوای ئاسیا و لە وڵاتێکی فرەئاینی وەک بوودا و هیندۆس و موسڵمان پێکاتوە و هاوشێوەی بەشێکی زۆری وڵاتە تازە پێگەیشتوەکانی ناوچەکە بە چەندین جەنگی ناوخۆییدا تێپەڕیوە و لە ماوەی ڕابردوودا لەلایەن گروپێکی 5 کەسی کە پێک هاتبوون لە 3 برا و 2 برازە بەڕێوە دەبرا. تا لە ڕۆژی نوێی ئەم مانگا شۆڕشێکی سپی بەرپا بوو، تێیدا خۆپیشاندەران چوونە ناو کۆشکی سەرۆکایەتی ئەو وڵاتە و بێ خوێن ڕشتن سەرۆکی وڵاتیان ناچار بە هەڵاتن کرد. ئەوان لەسەر ئەوە کۆکن کە چارەنووسی هەردەسەڵاتێکی گەندەڵ و ستەمکار هەر بەو شێوەیە دەبێت و دوجار بەدەستی گەلەکانی خۆیان کۆتایی بەستەمکاریان دەهێنرێت و ناویشیان بە ناپاکی دەچێتە مێژووەوە.